هەروە دێ و لە هەڵبژاردنەکانی میدتەرمی ئەمریکا نزیک دەبینەوە و بڕیارە ڕۆژی 8 مانگی 11 ئەم ساڵ ئەم هەڵبژاردنە بکرێت بۆ هەڵبژاردننی 435 ئەندامی ئەنجومەنی نوێنەران و نزیکەی یەک لە سەرسەی ئەندامانی سینات کە بە هەردووکیان کۆنگرێسی ئەمریکا پێک دەهێنن. بۆیەشە بەم هەڵبژاردنە دەگوترێ میدتەرم چونکە پاش 2 ساڵ لە دەستپێکردنی گەڕی سەرۆکایەتی سەرۆکی ئەمریکایە. یەکێک لەو هۆکارانی وها دەکا هەڵبژاردننی میدتەرم لە خانەیەکی بەرزی گرنگیدا بێتەوەیە وەک شیکەرەوەی سیاسی دەڵێت هەر لایەنێکی ببێتە زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران و لە سیناتدا ئەوایانی کۆنترۆڵی بەرنامەی سیاسی وڵاتەکە لەو ڕوانگەیەوەی ئەو لایەنی دەبێتە زۆرینە سەرۆکی لیژنە گرنگەکانی ناو کۆنگرێس دەست نیشان دەکات و ئەوبەت لە بیریشمان نەچێت تواناییەکانی سەرۆک لە ئەمریکادا بۆ جێبەجێکردنی بەرنامە و پلانەکانی خۆی پەیوەندیشی ڕاستەوخۆ و بەهێزیشی هەیە بە ئەگەر و نەگەری ئەوەی ئایا لایەنەکەی لە کۆنگرێسدا زۆرینەیە یان نا. خاڵێکی تری گرنگ لەم هەڵبژاردنەی میدتەرم داوەیە وەک ڕاپرسیەک لی دەڕواندێ بۆ کارەکانی سەرۆکی ئەمریکا، هەروەهاش وەک ڕاپرسیەکە بۆ هێڵی گشتی سیاسەتی کۆمانیەکان یان دیموکراتەکان لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکا، بە تایبەتیش کاتێک دەنگدەرانی هەندێک لە ستانەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی فەرمانڕەوا و ژمارەیە کاربەدەستی تریش لە ستانەکانیاندا. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ڕێژەی پەسەندکردنی کارەکانی سەرۆک لەلایەن ڕای گشتی ئەمریکاییەکانەوە و هەروەهاش ڕەوشی ئابووری ئەمریکاش کاریگەریەکی گەورەی دەبێ بەسەر هەڵبژاردننی میدتەرمەوە. هەرچەندە ئەم دوو فاکتەرە بەردەوام لە گۆڕاندان هەر بۆیە ناکرێ وەک فاکتەرێکی کۆنکریتی لێ بڕوانرێ بۆ ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی. بۆ نمونە لەگەڵەوەی دیموکراتەکان لە سەروەختی سەرۆکایەتی هاری ترومان دووچاری شکست هاتنەوە لە هەڵبژاردننی میدتەرمدا، بەڵام سەرۆک ترومان دوای ئەو شکستە جارێکی تریش هەڵبژێرایەوە بۆ سەرۆکایەتی. بە هەمان شێوە لە سەروەختی سەرۆکایەتی ڕۆناڵد ڕێگندا کۆماریەکان لە میدتەرمدا سەردەکەوتن، بەڵام سەرۆک ڕێگن گەڕێکی تری سەرۆکایەتی ئەمریکای بەدەستهێنایەوە. جا لێرەدا پێویستە بڵێم ڕاستە فاکتەرێکی کۆنکریتی نییە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی، بەڵام بەو مانایەش نییە کە بگوترێ هیچ کاریگەریەکی نابێت لەسەر هەڵبژاردننی سەرۆک لە ئەمریکادا. یەکێک لە جیاوازیەکانی هەڵبژاردننی میدتەرمی ئەم ساڵ لەگە ساڵانی تردا ئەوەیە ئەم هەڵبژاردنەیان دوای 2 ساڵە لە پەلەماردان و ئاژاوە جێڕیەکانی ناو کۆنگرێس پاش ئەو هەڵبژاردنەی ساڵی 2020 بۆ سەرۆکایەتی ئەمریکا کرا. هەڵبژاردننی میدتەرمی ئەم ساڵ لە نێوەندی ئەگەری دووبارەبوونەوەی هەمان جۆری پشێوی و سیاسیدا دەکرێت و ترس و نیگەرانیش هەن لەوەی توندوتیژیش ڕووداتەوە، هەر هیچ نەبێ بەرامبەر کاندیدەکان. ئەم ئەگەرە نەخوازراوەش بە ئەندازەیەکی بێپێشینەیە. چاوی واشنگتۆن دەپرسێت ئایا دەرفەتی سەرکەوتن لە میدتەرمدا بۆ کامیان زیاتر کراوەیە، دیموکراتەکان یان کۆماریەکان؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. زۆربەی هەرە زۆری سەرنجەکانی ناوخۆی ئەمریکا و هەروەها وڵاتانی تریش لەسەر ئەم هەڵبژاردننی میدتەرمی کۆنگرێسی ئەمریکایە لەو ڕوانگەیەوەی بۆ 2 ساڵی داهاتووی سەرۆکی ئەمریکا گرنگە، چونکە دەسەڵات و تواناییەکان و ئاڕاستەی کارەکانی کۆشکی سپی دیار دەکات. هیوای ئەم مانگی 11 پێویستە بڕیار بدەن لێوان دوو بژارەدا، ئەم گەل و نیشتیمانە و یەکگرتووی و گەشتبینی یان نیشتیمانێک لە ترس و دابەشبوون و تاریکی. لەو بڕوایەدام ئەمریکا هەنگاوی بەرەوپێش دێنێت بۆ ئایندەی شیانەکان، ئایندەیە کە دەتوانین خەون و هیوامانی تێدا بێت. دەزانم دەتوانین بیکەین، چونکە منیش وەک ئێوە هەم وڵاتە دەناسم، گەلی ئەمریکاش دەناسم و ئاشنام بە ئازایەتیەکەی و بە سۆزی ئەمریکیەکانیش من مێژووی خۆمان دەناسم. هەڵمەتەکانی هەڵبژاردننی میدتەرم ئێژگار گرنگ و هەستیارن و هەردوو لایەنە سەرەکیەکەی ئەمریکا هەموو توانایەکی خۆیان وەگەردەخەن تا بتوانن ژمارەیەکی بەرچاوی هەردوو خانەی کۆنگرێس بەدەستبێنن، واتە ئەنجومەنی نوێنەران و سینەت و هەروەهاش پۆستە باڵاکانی ستانەکانیش.
کۆماریەکان وەک دەڵێن دەیانەوێت ئازادیە دەستوریەکان بپارێزن جا ئەمە شتێکی گەورەیە و منیش بە هەمان شێوە لەگەڵەوەدام بەڵام تەمەشا ئەوان لە ڕاستیدا چیان کردو کۆماریەکان لەگەڵ ئەوەدان کە جارێکی تر ئەمریکای مەزن بکەنەوە شاییان دەگێڕا لە خۆشیدا بۆ یەکەم بڕیاری دادگای باڵا کە یەکەم جار بۆ لە مێژووی ئێمەشدا یەکەمین جارە نەک هەر ئازادیە دەستوریەکانی نەپاراز بەڵکو مافێکی بنەڕەتیشی سڕیەوە کە هەر هەمان دادگا پێشتر دانی پێدانابوو بۆ زۆرێک لە ئەمریکیەکان ئەویش مافی بژاردەکانە. کۆماریەکان دەیانەوێت لە مەڵبژاردنەدا هاوکێشە سیاسیەکەی ناو کۆنگرێس هەڵوەشێننەوە و خۆیان ببنە زۆرینە لە هەردوو خانەی کۆنگرێسدا و بۆ ئەم مەبەستەش لە تەواوی هەڵمەتەکەی هەڵبژاردندا جەختێکی زۆر دەکەنەوە لەوەی ئەم 2 ساڵەی ڕابردوو کە دیموکراتەکان لە کۆشکی سپین 2 ساڵی ڕەش بووە لە ژیانی سیاسی ئەمریکادا. تەنها یەک ڕێگە هەیە کۆتایی بەم مۆتەکە و بەم بێسەروبەریە بهێنرێت. ئەگەر پاشەکشە و کەوتنی ئەمریکات دەوێت ئەوا دەبێت دەنگ بدەیت بە چەپڕەوە ڕادیکاڵەکانی دیموکراتەکان یان ئەگەر بتەوێت بەردەوامی ئەم ڕەوشەی وڵات کە لە هیچ کاتێکدا هێندەی ئێستا شەرمەزار نەبووە ئەوەی ڕوودەدات شتێکی قێزەونە جا ئەگەر دەتەوێت ئەمە بەردەوام بێت ئەوا دەنگ بە دیموکراتەکان بدە ئەوان نازانن چی دەکەن تەنها فێڵ و تەڵەکەی هەڵبژاردن نەبێت دیموکراتەکان لەوەدا باشن. دەشڵێن ئەزمموی بەڕێبەرایەتیەکانی کۆماریەکان وەک جەمسەرێکی سیاسی و ئابووری لە ئەمریکادا گرنگە بۆ ئایندەی ئەم وڵاتە و هەروەهاش بۆ یەک بەیەکی هاوڵاتیانی ئەمریکایی. ئەگەر دەتانەوێت وێرانکردنی وڵاتەکەمان ڕابگرن و خەونی ئەمریکایی بپارێزن خەونی دێرینی ئەمریکایی کە لەم 2 ساڵی ڕابردوودا زۆر قسەمان لەسەری کردووە ئەوە پێویستە بە هەموو شێوەیەک دەنگ بە کۆماریەکان بدەن. هەتا ئێستاشی لەگەڵدا بێت دابەشبوونێکی بەرچاو هەیە لە ڕووی سیاسیەوە لە ناو ئەمریکادا ئەمە بێ لەوەی لە ناو کۆماریەکان و دیموکراتەکانیشدا دابەشبوون هەیە بەڵام وەک سەرۆکی ئەمریکا دەڵێ ئەم هەڵبژاردنەی مانگی 11 متتێرم دەنگدانە بۆ بەها باڵا و گرنگەکان. دیموکراتی لەم هەڵبژاردنەدا لەسەر کارتی دەنگدانە هاوڵاتیانی ئەمریکا بڕیار دەدەن چی هەڵبژێرن ڕێبازی ئەمریکای مەزن دەکەینەوە کۆماریەکان کەتنوڕەوی و درۆی گەورەی لە خۆگرتووەیان دیموکراتەکان و سەربەخۆکان و کۆماریە ئاساییەکان بڕوایان بە سەروەری یاسا هەیە و ڕێز لە خواستی خەڵ دەگرن و هەروەهاش ئەنجامەکانی هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا پەسەند دەکەن ئەمانە ئەو شتانن کە بڕوامان پێیانە و ئەوانی تر بڕوایان پێیان نییە. دیاردەیەکەیە لە ئەمریکادا و دەکرێت بگوترێ بە گشتی وەک بارێکی باوی لێهاتووە هەر لایەنێک لە کۆشکی سپی بێ لە هەڵبژاردنەکانی میدتەرمدا نەیتوانیوە سەرکەوتنێکی گەورە بۆ خۆی تۆمار بکە لە میدتەرمدا هەر بۆیەشە لە ئێستادا بەشێکی بەرچاوی پێشبینیەکان بۆ ئاقارەدان کە شیانێکی زۆری هەیە دیموکراتەکان ئەو زۆرینەی خۆیان لە کۆنگرێسدا لەدەست بدەن. هەر چۆنێک بێ دەنگدەرانی ئەمریکایی ڕۆژی 8 مانگی 11 ئەم پرسە یەکلا دەکەنەوە. دکتۆر مارک لانز لە زانکۆی جۆرج تاون لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدایە دکتۆر لانز وێڕای لێکۆڵینەوە قوڵ و بابەتیەکانی سەبارەت بە زمانی فەلسەفی خاوەنی دەیان توێژینەوەی وردیشە لەسەر سروشتی پێوانەگەرایی و لە دەرەوەی ژیانی توێژینەوە و زانکۆشدا دکتۆر مارک لانز چالاکوان و ڕێکخەریشە لە بواری دادوەری کۆمەڵایەتی و ململانەی سیاسی دوور لە تونند و تیژی. دکتۆر لانز سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا با یەکەم پرسیاریشم سەبارەت بە دیموکراتەکان بێ. نزیکەی 6 مانگێک لەمەوە بەردەگوترا لەم هەڵبژاردنەدا چاوەڕوان ناکرێ دیموکراتەکان بتوانن سەر بکەون بەڵام ئێستا گەشتبینیەکە ئەتوانم بڵێم زیاتر بووە وەک دەگوترێ بەلانی کەم ئەتوانن کورسیەکانی خۆیان لە کۆنگرێسدا بپارێزن ئەلبەت ئەمە ئەگەر زیادی نەکەن جا دەمەوێت بزانم چه هۆکارێک هەیە بۆ ئەم گەشتبینیە؟ لە ڕاستیدا ئەمە قورسە بزانرێت بۆ بەڕاستیش پێشبینیکردن بۆ ئەنجامەکانی هەڵبژاردنیش لە ئەمریکادا کارێکی ئاسان نییە. پێم وایە دەبێت بڵێم ئەم وڵاتە بە شێوەیەکی هێزگار گەورە دابەش بووە نەک هەر لەسەر ئەوەی ژمارەیەک دۆسێ جیاوازی هەن بەڵکو لەسەر ئەوەی ئەم وڵاتە دەبێتە چ جۆرە وڵاتێک. من بۆ خۆم لەگەڵ سەرۆک بایدندا زۆر تەبانیم بەڵام لەو لێدوانانی پێش تۆزێک گوێمان لێبوو و بینیمان پێم وایە ڕێک و ڕەوان ڕاستە جا ئەگەر بە شێوەیەکی فراوانتر بیر لەم هەڵبژاردنە بکەینەوە لەوانەیە گرنگترین هەڵبژاردنێکی متێرم بێت کە تا ئێستا کراوە.
باسێت بکەین وڵات لە دوای وڵات هەنگاریا، پۆڵەندا، ئیتالیا، رووسیا و بەدڵنیاییەوە تورکیا، فلیپین، بەرازیل دەڕۆن بەرەو تاگڕاویەکانی دیفاکتۆ. لە وڵاتانەدا هێشتاش پەرلەمان و دادگای باڵایان تیادا هەیە، بەڵام بە گشتی دامەزراوەکان بە شێوەیە کۆتکراون کە ڕێک کۆنتترۆلیان لە دەست یەک تاکە کەسدایە. جا هەموو ئەو میکانیزمانی لە وڵاتانەدا بەکار هاتوون ئێستاش لە ئەمریکادا بوونیان هەیە. بۆ نمونە دادگاکاندا ڕاستڕەوەکان باڵادەستن و ئەم پرۆسەیە لە 50 ساڵ لەمەوبەرەوە دەستی پێکردووە. شتە خراپەکان هەن وەک چۆن لە تورکیا کەسێک دۆسەی کوردی بەکارهێنا تا چنگی خۆی گیر بکە لە دەسەڵاتدا، ئێستاش لێرە هەمان شت هەیە و بە تایبەتیش لە دۆسەی کۆچبەراندا ڕەنگی داوەتەوە وەک کۆچکردن لە ئەفریقاوە بۆ ئیتالیا یان کۆچی عەرەبەکان بۆ ئەوروپا دەبینین و چۆن بەدکاریان لەگەڵدا دەکرێت. لێرەش ئەو شتانە دەبینین وەک جیاوازیکردن لەگەڵ هاوڕەگەزخوازەکان کە خۆی لە خۆیدا دەچێتە خانی هێرشکردن سەر کۆمەڵگەوە. لەگەڵ ئەمانشدا کێشەی دامەزراوەکانی تایبەت بە هەڵبژاردنیشمان هەن. لە ئەمریکادا کە گەورەترین هەڵبژاردن دەکرێت بۆ یاسادانەرانی وڵات، بەڵام دەبینین ئاڵۆزێکی زۆریش دروست دەبێت یان دروست دەکرێت بۆ بەرنووسە یاسایەکانی دیموکراتی. بەپێی توێژینەوەیکی ڕۆژنامەی نیویۆرک تایمز کە کردوێتی، زۆربەی کاندیدە کۆماریەکان بۆ پۆستە گشتیەکانی وەک ئەندامێتی کۆنگرێس یان پۆستە نیشتیمانیەکانی دیکە و پۆستەکان لە ستانەکاندا جەخت دەکەنەوە لەوەی دۆناڵد ترامپ هەڵبژاردننی بردووەتەوە. جا ئەمە هەرتەنها لێدوانێکی سەرشێتانەی ئەوانە نییە، بەڵکو هەوڵێکە تا کۆنگرێسێکمان هەبێت و کۆماریەکان تایدا باڵادەست بن و لەوێەوە سیستەمی هەڵبژاردن کۆنتترۆل بکرێت. با نمونەیەکت بدەمێ، ئەو کەسەی خۆی کاندید کردووە بۆ پۆستی وەزیری داد لە ستانی پەنسیلڤانیا، ڕێک دەڵێت ئەگەر ببێتە خاوەنی بڕیار لەسەر ئەوەی فێڵ و تەڵەکە لە هەڵبژاردندا کراوە یان نا، ئەوە کارێکی وەها دەکات یاسادانەران بڕیار بدەن کێ هەڵبژاردننی سەرۆکایەتی بردوێتەوە. ئالێرەوە دەگەمە ئەوەی بڵێم هەڵمەتێکەیە دش بە دیموکراتی و دش بەو دامەزراوانەی وڵاتەکەمانی کردووە بە وڵاتێکی دیموکراتی. ئەمە لە کاتێکدایە کە ڕخنەیەکی زۆر هەیە بەرامبەر بە ئەمریکا. هەرچۆنێک بێت ئەو هۆڵانەی دەدرێن نیشانەی ئەوەن کە بە ڕێڕەوێکی دروستدا ناڕۆین و چونکە دەمانبات بەرەو دەسەڵاتی تاگڕەوی و جا 10 ساڵی تر وەها لەم هەڵبژاردنە دەڕوانین کە خاڵی وەچەرخان بووە. I think in 10 years we could look back at this election as the turning point. یەکێک لەو پەیمانانەی کە سەرۆک بایدندایە، ینی هاوکاتیەوەی کە هەڵبژێرا بۆ سەرۆکی ئەمریکا، ئەوە بوو کە چەندێک بتوانێت ئەو کلێنەی لە ناو کۆمەڵگەی ئەمریکاییدا هەیە و ئەو دابەشبوونە سیاسی کە هەیە کەمی بکاتەوە، بەڵام نەمان بینی ئەمە. بۆچی؟ Yes, no, I mean on that he's certainly failed. بەڵێ و بە دڵنیاییەوە لەم بابەتەدا شکستی هێنا. جا لە هەموو شتێک ئاسانتر ئەوەیە لۆمەی ئەم دابەشبوونە لە ئەستۆی لایەنی بەرامبەر بنیت. چەندان میدیای گەورە و زەبەلەحمان هەن و هەر یەکەیان لایەنێک وەک بەدکار دەناسێنێت، یان خەڵکی وەکو من بە خائین یان بە کۆمۆنیست ناودێر دەکەن، یان وەک ئەوەی جۆمان لە سەرۆک ترامپ و هەموو دیموکراتەکان بە چەپی ڕادیکاڵ ناودێر دەکات. ئەمە جێ پێکەنینە، بەڵام لە هەمان کاتدا ڕاستیەکی شەیە پێویستە باسی بکەم و پێم وایە لەم پرۆسەیەدا هەنگاوە ڕاستەکە بەکار نەهاتووە. چونکە دیموکراتەکان وەک بڵێ لە بەردانواندنێکیان کردووە بۆ کۆماریەکان لە کۆنگرەسدا، بە تایبەتی لەم 2 ساڵی ڕابردووی سەرۆک بایدندا دەیانتوانی نزیک ببنەوە لە 60 کورسی لە سیناتدا ئەگەر هات با و واشنگتن دیسی و پۆرتەریکۆیان بکردایەتەستان و کاریان لەسەر دادگای باڵا بکردایە. بەڵام نەیان کرد و لەبری ئەوە لە بەردانواندنیان کرد لەگەڵ کۆماریەکانی کۆنگرەسدا. جا ئەگەر بمانەوێت کار لەسەر ئەم دابەشبوونەی ئەمریکا بکەین، ئەوە پێویستە لە کارە سەرەکیەکانەوە دەست پێ بکرێت وەک ئابووری و ڕنگدانەوەی وڵاتان لەسەر خۆمان لا بدەین. بۆ نمونە تورکەکان هەموو تاوانێک لە ئەستۆی کورددەنێن، ئێمەش لێرە هەمان شت دەکەین و هەر لایەنێک لۆمەکان لە ئەستۆی لایەنێکی تر دەنێت. جا ئەگەر کار بۆ چارەسەری ئەو عەقڵێتە نەکرێت و وەها نەکەین کە نیشانی بدەین کۆچبەران دوژمن نین، ئەو کۆمپانیانەی ئیشەکان لە یەکتر دەسەنن ئەوانن نەیاری ئەم وڵاتە و ڕەوشەکان ئاوەها لێ کردووە و ململانی ئایدۆلۆژیەکانی نێوانیان بەرەو ئەم دابەشبوونەی ئێستا بردووە. یەکێ لە پرسیارەکانی ترم سەبارەت بە ئەستی جەماوەری سەرۆکە، ئەمە چه کاریگەری دەبێ بەسەر دەنگدان بۆ میدتێرم؟ It always does affect the elections. To a large extent, a lot of Americans بەڵێ هەمیشە کاریگەری دەبێت بەسەر هەڵبژاردنەوە.
تا ئەندازەیەکی زۆربەی ئەمریکایەکان نازانن ئەو کەسانە چێن خۆیان بۆ پۆستی وەزیری داد یان وەزیری دەرەوەی ستانەکان کاندید کردووە، واتە ئەوانەی کاروباری هەڵبژاردننی ستانەکان ڕێکدەخەن. خەڵک نازانن ئەوانە چێن، پاشخانی سیاسیان چییە، تەنها ئەوەندە دەبینێن ئایا لەگەڵ بایدنن یان نا. ڕێک وەک هەڵبژاردنەکەی پێشووی سەرۆکایەتی ئەمریکا کە ڕیفراندۆمێک بوو لەسەر داناڵد ترامپ. لە ڕاستیدا بایدن وەک ئەوەی هەڵ نەبژێردرا کە بایدنە، بەڵکو وەک ئەو دەنگدەرانە هەڵیان بژار کە دژی ترامپ بوون. لە هەڵبژاردننی متێرمیشدا زوربەی دەنگدەران لەسەر ئەو بنچینەیە دەنگ دەدەن کە ئەمە جۆ بایدنە. وەک ئەوەی لە دیمەنەکەدا دەیبینین بازاڕێکی خواردەمەنیە، خەڵک دۆسی ئابووری بەلاوە گرنگە و وەهاش دایدەنێت کە کەسی یەکەم بەرپرسە لە ڕەوشی ئابووری. بێگومان ڕاستیەکە زۆر لەمە ئاڵۆسترە، بەڵام هیچ گومانێکیشی تیادا نیە ئەم هەڵبژاردنە وەک ڕیفراندۆمێکە لەسەر جۆ بایدن. There's no doubt that in part this election will be a referendum on Joe Biden. من دەگەڕێمەوە وڵات دکتۆر مارک. دۆسی ئابووری لە زۆربەی هەرە زۆری هەڵبژاردنەکانی ئەمریکادا بە پلەی یەکەم دێت و کاریگەریەکی گەورەشی هەیە لەسەر دەنگدەرانی ئەمریکایی، هەر بۆیە دەبینرێت کۆماریەکان لە هەڵمەتەکانیاندا جەختێکی زۆری لێ دەکەنەوە و سوودێکی زۆریش دەبینن لەم گرانیەی ئێستا لە ئەمریکادا هەیە. لەو بڕوایەدام لە تەواوی هەڵمەتەکانماندا دۆسیەی گرانی بەرز دەکەینەوە لە بەردەمگەلی ئەمریکادا. ئەم گرانیە زۆر خراپە، بێلەوە سنوورەکان کراوان، تاوان بەربڵاوە. پێم وایە ئەم دۆسیانە پەیامی سەرەکی ئێمە دەبێت و ئەمانەش کاری ئێمە دەبن بۆ هاوڵاتیانی ئەمریکایی لە مانگی 11دا. سناتۆرە دموکراتەکان لە هەموو هەنگاوێکدا بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیانی ئەمریکایی کاری قورس و گەوریان کردووە بۆ یارمەتیدانی خێزانەکانی داهاتیان مامناوەندیە تا لە ڕەوشی خواندا بمێنەوە و هەروەهاش بۆ یارمەتیدانی ئەوانەی هەوڵ دەدەن تا داهاتیان بگاتە ئاستی مامناوەندی و کاراسانیان بۆ کردوون. دیموکراتەکان دەڵێن بەشی هەرە سەرەکی شکستە ئابوووریەکانیان سەرنەگرتنی پلانەکانیان بۆ باشترکردنی ژیانی خەڵک لە ئەمریکادا لە ئەستۆی کۆماریەکاندایە. کۆماریەکانیش وەک خۆیان دەڵێن ڕەوشەکە هەر چۆنێک بێ گەشتبینن بەوەی لەم هەڵبژاردنەی متێرمدا دەتوانن هەر هیچ نەبێ نزیک ببنەوە لەو زۆرینەی دیموکراتەکان لە هەردووخانەی کۆنگرێسدا. لەگەڵ هەموو ئەو ئالەنگاریانەی ڕوبەڕووی بووینەتەوە هیچێکیان لە کۆماریەکان نهاتن لەگەڵمان بۆ بەرهێنانی نوێ و ڕەخساندنی کاری نوێ. هیچ کامیان تێدا بەشداریان نەکرد. بە کورتی ئەمە جیاوازی نێوان دیموکرات و کۆماریەکانە. کۆماریەکانی سەر بە ئەمریکا مەزن دەکەینەوە، جەخت دەکەنەوە لەسەر کارنامە توندڕەوەکەیان و وەک قەدەغەکردنی منداڵ لەباربردن، بەڵام دیموکراتەکان سنجی دەخەنە سەر ڕەخساندنی کار و کەمکردنەوەی خەرجەکان و هەروەهاش نەهێشتنی کلێنی جیاوازی لە وڵاتدا. لە هەموو هەڵبژاردنێکدا هەموو ساڵێک ئەم ساڵ و ساڵەکانی پێشوش شتێکی گەورەیە ئەو هەموو کاندیدە باشەمان هەبێت. لە پێشبڕکەیەکی زۆر نزیک لە یەکداین. پێم وایە ئەگەری 50-50 هەیە تا سینات بەدەست بێنینەوە. جابڕوانینی من لە هەموو بارەکاندا نزیک دەبین. دیموکراتەکان ئاماژە بەوە دەکەن کۆماریەکان هەرچەندێک باز لە کێشە ئابوووریەکانی ئەمریکا بکەن، هێشتاش ناتوانن دۆسێ گرنگەکانی تری ژیانی ئەمریکاییەکان فەرامۆش بکەن و باسییان نەکەن. کەڤن مەکارتی ڕێبەری کەمینەی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران سەردانی پینسیلڤانیای کردو و پەردەی هەڵماڵیوە لەسەر ئەو بابەتەی بە وابەستەی بۆ ئەمریکا ناودێری دەکات. ئەمە ژمارەیەک ئامانجن کە وردەکاریان لەگەڵدا نییە یان ئەگەر هەیان بێدەوا زۆر کەمن و وەک دەڵێت کۆماریەکان ئەو ڕێبازە دەگرن لەبەر ئەگەر ببەنەوە بە زۆرینە لە کۆنگرێسدا. بەڵام لەماوەی یەک کاتژمێر قسەکردندا ژمارەیەک بابەت هەبوون لێمان نەبیست باسییان بکات، وەک مافی بژاردە، نەمان بیست باز لە خزمەتگوزاری تەندروستی بکات، نەمان بیست باز لە بیمەی کۆمەڵایەتی بکات. دکتۆر مارک وەکو جەنابیشدا ئاماژە و پێکردووە ئێستش لە ڤیددیۆکاندا بەرجۆمان کەو ینی دۆخی ئابووری باری دارایی ئەمانە گرنگیی زۆری لای دەنگدەری ئەمریکایی. دیموکراتەکان هیچ دەرفەتێکیان بەردەستدا ماوە کارێکی وا بکەن ئەو ڕۆژە ئابووریە یاخۆ گیرفانی دەنگدەران وها لێ بکەن کە دەنگدەر بیرێکی جددیتریان لێ بکاتەوە. جا گرنگترین شت لێرەدا ئەوەیە شێوازی ئەم جۆرە دیالۆگا بگۆڕدرێت. لە هەندێک باردا دەتوانین بگەڕێنەوە سەر ئەو سێ بابەتەی کۆماریەکان باسی دەکەن.
کۆچبەری و تاوان و گرانی لە ئێستادا گرانی بەو ئەندازەیە نییە بگوترێت وەک شتێکی لە ڕادەبەدەرە بەڵێ گرانی هەیە و لە ئاستێکیشدایە کە نەدەبوو وەها بێت بەڵام بەو شێوە گرانی نییە کاتێک کە من گەنج بووم و بینیم دووهەم لەسەر کۆچبەران ئێمە دەبێت ڕازگۆ بین لەسەر ئەو ڕۆڵی کۆچبەران دەیگێڕن لەسەر ئابووریمان کۆچبەران ئەوە نیشانە دەکەن کە هیچ ئەمریکاییەک ناخوازێت بیکات بەو کرێی کارەی دەیاندرێتێ و کۆمپانیاکانیش پیان خۆشە ئەو جۆرە کۆچبەرانشیان هەبێت کە تانانەت هیچ بەڵگەنامەیەکی یاساییان نییە کەچی کۆماریەکان وێنایەکی خراپی ئەو کۆچبەرانە دەکەن لە کاتێکدا زۆربەی کۆمپانیاکان و بە تایبەتیش کۆمپانیا کوشتتوکاڵەکان لەگەڵ داخستنی سنوورەکاندا نین چونکە کاروبارەکانیان دەست بەجێ دادەڕمێت ئەوەی پێویستمانە بریتە لە شتێک کە دیموکراتەکانیش نەیان کردو و ئەوەیە سندیکاکان ببوژێنەوە و هەموو کارگوزارەکان پێکەوە بەشداریان هەبێت لەم بابەتەدا چونکە ئەو زیانە ئابوووریانی لە ئێستادا پیان گەیشتووە بەهۆی سیاسەتی کۆمپانیاکانەوەی و ئەو کۆمپانیانە فشار دەخەنە سەر حکومت یان بەڕێوەبەرایەتیەکان لە ڕێی لۆبیکردنیانەوە جا ئەمە پێویستە بکرێت تا بەرپەرچی هەموو ئەو گوتارە پێچەوانانە بدرێتەوە کە لە هەردوو لایەنەوە دەدرێن و ئاماژەیان پێدەکرێت هەردووکیان هاوڕان لەسەر کارکردن بە ئاڕاستی ئەو وتارەی دەبێت لەگەڵ ئەو خەڵکە دابین و مافەکانی تریشان هەبێت بۆ منیش ئەوە جێی پرسیارە ئایا لە ئێستاوە تا کاتی هەڵبژاردننی متێرم دیموکراتەکان دەتوانن شتێک بگۆڕن بە دڵنیاییەوە ناتوان و لەسەر سندوقەکانی دەنگدانیش ڕەوشی ئابووری زیانیان لێ دەدات و بۆیە دەبێت سەنگی بخینە سەر ئەو بابەتانی بایدن جەختیان لێ دەکاتەوە لە مەودای درێژخایاندا بەڵێ دەتوانن بیکەن ئەگەر بەڕنگاری هەندێک لە بەرژەوەندی کۆمپانیا گەورەکان ببنەوە لە ناو ئەمریکادا بەڵام ئایا ئەو خواستە سیاسی هەیە تا کارێکی لەو شێوەیە بکرێت major corporations in the United States and the question is whether we have the political will to do that. بەشە کۆماریەکان ینی هەر ئەم بەکارهێنانەی دۆسەی ئابووری و دارایی لە ئەمریکادا ینی وها دەکا کە دەنگدەر متمانەی تەواویان پێ بکە بۆ نمونە دۆسەکانی تری کە گرنگ لە ژیانی ئەمریکایەکاندا دۆسەی چەکە دۆسەی ژینگەیە ئەوەی گۆڕانی کەشوهایە مناڵ لە باربردنە مافە دەستوریەکانی ترە ئەمانە چەند کاریگەریان دەبێ بەسەرەوەی کە کۆماریەکان نەتوانن متمانەیەکی تەواوەتی لای دەنگدەرانی خۆیان دروستکەن. کاریگەریان هەیە بەڵام لێرەدا شتێکەیە زۆر گرنگە ڕێژەیەکی زۆری ئەمریکایەکان لەگەڵ هەندێک سنووردارکردندا دەچنە هەڵبژاردنەوە زۆرێک لە ئەمریکایەکان دان دەنێن بۆی گۆڕانی کەشوهەوا دۆسەیەکی سەرەکیە چەک لێرەدا تەواو جیاوازە چونکە لە ناو گەلی ئەمریکادا بە شێوەیەکی سەیر و سەمەرە هەڵوێستیان لەسەر دۆسەی چەک هەیە ئەمانە ئەو دۆسیانن دەچنە مەودای درێژخایانە و بۆ بەدبەختی لە هەڵبژاردنەکاندا دەنگدانی خەڵک لەسەر بابەتە هەنووکەی کورتخایەنەکانە و هەروەهاش لەسەر ڕابەکردنێکی سادەی ئەو دۆسیانەیە هەڵبەت دۆسەی گۆڕانی کەشوهەوا لەم ڕۆماندا بۆتە کێشەیەکی گەورەی جیهانی بێگومان لەگەڵ دۆسەی تاگڕەویدا ئەمە ئەو کێشەیە کە لەوانەیە تا 50 ساڵی داهاتوو ببێتە هۆکاری دارمانی کۆمەڵگەکان و شارستانیەتەکانیش خەڵک ئەو ڕاستیە دەزانن هەر جارێک زریانێک لە ستانی فلۆریدا ڕووبدات زیانێکی بێ ئەندازە لە خەڵک دەدات بەڵام ئایا دەتوانین ئەو ڕاستیە بخینە بیرکردنەوەی دەنگدەرەوە بۆ هەڵبژاردنێکی وەک ئەوەی مانگی داهاتوو بەڕاستی ئەوەیان نازانم کە لای من پێویستی بە استراتیژێتێکی درێژخایان هەیە و پێویستیشە لە هەموو تاریکی سیاسیدا باسی بکرێت منداڵ لە باربردن دۆسەیەکی سەرەکیە لەم هەڵبژاردنەدا چونکە بڕیارەکەی دادگای باڵا گۆڕانکاریکی دروست کردووە لای هەندێک لە دەنگدەران و پێویستە چاوەڕان بن تا بزانین لە کاتی هەڵبژاردندا چی ڕوودەدات خاڵێکی دیکە کە بەڕاستی گرنگە خەڵک لی تێبگات ئەوەیە لەم جۆرە هەڵبژاردنانەی متێرمدا لە ئەمریکا ڕێژەی بەشداریکردن کەم دەبێت ئەگەر لە 130 دەنگدەر بەشدار بێت ئەوە واتە ڕێژەیەکی زۆرە بەگشتی بۆ نمونە لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ڕێژەی بەشداربووان ناگاتە لە 150 جا ئەو خەڵکەی دەنگ دەدەن ئەوانن لەلایەنێک یان لەوی تریان ناڕازین و تووڕەن. The people that vote are the people that are angry on one side or the other by and large. باشە دکتۆر لەم هەڵمەتانەی هەڵبژاردندا هەتا ئێستا ئەنیەوەی کە زیاتر جێی سەرنجە ئەو بابەتانن کە باسمان کردن بەڵام دۆسەی چاک لەگەڵ هەموو ئەو کارە ساتانەی کە لە ناو کۆمەڵگەی ئەمریکیدا ناوێتەوە ینی جەختکردنەوەیکی زۆری لەسەر نییە هیچ هۆکارێکەیە کە وا بکە کاندیدەکان لە باسکردنی دۆسەی چاک دوور بکەونەوە.
Sure, there certainly is. It's because that there's no issue that is as بەڵێ بە دڵنیاییەوە هەیە چونکە هیچ دۆسەیەک نییە لە وڵاتەماندا هێندەی دۆسەی چەک جیاوازی و مشتومڕی لەسەر بێت دۆسەی چەک لە ئەمریکادا هەتا بڵێ ئاڵۆز و سەیر و سەمەرێ و دابەشبوونێکی گەورەشی دروست کردووە لە ناوماندا بۆ زۆرێک لە ئەمریکایەکان هەبوون و خاوەنددارێتی ژمارەیەکی زۆری چەک وەک کرۆکی مافی سیڤیلی دەبینن و ئەمەش وەک سەنگەرگرتنی لێ هاتووە پێم وایە دیموکراتەکان نایانەوێت زۆر بەتوندی خۆیان لە قەڕی ئەم بابەتە بدەن چونکە لە ناو دەنگدەرانی دیموکراتەکانیشدا هەڵگری ئەو جۆرە بیر و باوەڕە هەیە لە بابەتی چەکدا و هەروەها لەو بڕوایشدام ئەگەر لەسەر ئەم بابەتە قسە بکەن ناتوانن ڕای بەرامبەرەکان بگۆڕن پێشم وایە لەو جۆرە هەڵسەنگانیاندا ڕاستن ئەمە ئەو بابەتەیە کە ئەمریکای خسۆتە ڕەوشێکی خراپەوە لە جیهاندا چونکە دەشێت لەو وڵاتە سەرکوتکار و تاکڕەوانەدا ئەمە شیانی هەبێت بەڵام لە ئەمریکادا ئەمە قورسە بێ لەوەش ئەگەر وەک مافی مرۆڤیش سەیری بکەین ئەم بابەتە ئەمریکای خسۆتە هەڵوێستێکی ناوازەوە هەر بۆیە لە ئێستادا ناتوانرێت هیچ دەستکەوتێک هەوێت ئەگەر ئەم بابەتە بخرێتە بەرباز بە هەمان ئەندازەی منداڵ لەباربردن و گۆڕانی کەش و هەوا و مافەکانی کارگوزاران و ئەم بابەتانە لە ڕاوەرگرتنیکی گشتیدا ببینم خەڵکی تەمەن 65 و بەرەو ژوور زیاتر لەگەڵ دیموکراتەکاندا بوون و بە بەراورد لەگەڵ تەمەنی 45 و سەروتر ئەمەش چونکە سەرنجیان لەسەر خزمەتگوزاری تەندروستی و بیمەی کۆمەڵایەتی هەبووە جا ئەمانە بۆ خەڵکی بەتەمەن گرنگن و وەهایان کردووە بەلای دیموکراتەکاندا دای بشکێننەوە دکتۆر مارک من دەگەڕێمەوە بۆ لات گۆڕانی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەی گەرما بەشێکی تری هەڵمەتەکانی هەڵبژاردنەی میدتێرمە لە ئەمریکا کۆماریەکان وابەستەن بە سیاسەتی خۆیانەوە و هەرچی دیموکراتەکانیشن جەخت دەکەنەوە لەوەی بەرزبوونەوەی ڕێژەی گازە جەهراویەکان مەترسیەکی گەورەیە بۆ هەموو مرۆڤایەتی. کەش و هەوا هەمیشە لە گۆڕاندا بووە و بەردەوامیش دەگۆڕدرێت جا من نکۆڵی لەم بابەتە ناکەم بەڵام پرسیارەکە لەوەدا ئایا دەتوانیت هیچ شتێک لەو بارەوە بکەیت چین و هیندستان سوتەمەنی ئاسایی دەسووتێنن ئەمریکا هەمان ئەو سوتەمەنیە بەکاردێنێت لە سەدا هەشتای سەرچاوی وزەی ئەمریکا لە سوتەمەنی ئاساییەوەیە جا ئەمە بەم زوانە ناگۆڕدرێت چونکە نەهێزی باو نەوزەی خۆریش پشتیان پێنابەسترێت ئەوەی پێویستە بیکەین کەمکردنەوەی ڕێژەی گازە ژەهراویەکانە ئەوەی پێویستە بیکەین هەنگاونانە بە ئاراسی ئابوووریەک دەسە بنچینەی وزەی خاوێن و هەروەهاش دڵنیابوون لەوەی ستانەکەمان لەم هەوڵەدا لە پێشەنگدایە. کۆچبەری و پەنابەرانیش خاڵێکی تری ناکۆچی نێوان کۆماری و دیموکراتەکانە و هەر لایەکیان بەرنامەی کاری خۆی هەیە و دەخوازن ئەو بەرنمەیە جێبەجێ بکرێن دیموکراتەکان داوای ڕیفۆرمێکی گەورەی سیستمەکە دەکەن و کۆماریەکانیش دەڵێن بەر لە ڕیفۆرمکردن دەبێ هەندێک ئەرچی تر هەن بەجێ بگەیەندرێن. سیستەمی کۆچبەری ئێمە هەر بە تەواوەتی تێکشکاوە و بە تەواوەتیش پشتیوانی لە ریفۆرمێکی فرلایەنی سیستەمی کۆچبەری خۆمان دەکەم تا زەمینەیەک بۆ وەرگرتنی ڕێگەزنامە بێتە ئاراوە بۆ ئەوانەی خەونیان هەیە بۆ کەس و کارەکانیان جا ئەو سیستمەی ئێستا هەمانە کاریگەر نییە. بۆ ئەوەی ڕیفۆرمی تایبەت بە کۆچبەریمان هەبێت ئەوە یەکەم جار پێویستە سنوورەکانمان بپارێزین جا بەگشتی لەسەر وەختی بەڕێوەبەرایەتی پێشوماندا ئەو کارەمان کردووە و دەبێت هاتنی ئەو منداڵ و خێزانانە ڕابگرین کە کەسی پەیوەندداریان لەگەڵدانیە و ئەم یاسا و ڕێسای پەنابەریایی ئێمە بەکاردەهێنین. لە ماوەی ڕابردوودا ئەم کێشەیە پەرەیسەند بە تایبەتیش کاتێک لە هەندێک لەو ستانانەوەی کۆماریەکان تیایدا باڵادەستن ژمارەیەکی بەرچاوی کۆچبەران دەگوازرانەوە بۆ ئەو ستانانەی بەڕێوەبەرایەتیەکانیان لە ئەستۆی دیموکراتەکاندایە ئەو هەنگاوە کاردانەوەی هەبووە لە ناو کاربەدەستانی خۆجەویستانەکان و لە ناو خەڵکیشدا. ئەمە قەیرانێکی مرۆیانەی پەنابەران و کۆچبەرانە جا سەیری 50 شوێنمان کردو و باشترین شوێنمان بۆ هەڵبژاردن و شوێنی تریشیان بۆ دەکەینەوە ئەمە شتێکی درێژخایەن نییە باڕون و ئاشکرابین ئەمە شتێکی نییە کاتێکی درێژخایانی بووە تا تەواو بکرێت ئەمە قەیرانێکی مرۆیی پەنابەران و کۆچبەرانە قەیرانێکی مرۆییە هەر بۆیە بەردەوام دەبین لەسەری و بەو شێوەیە پێویستیش بکات ئاڵوگۆڕی تێدا دەکەین. پێم وایە ئەوەی کە دەکرێت کارێکی مرۆییە
پێم وایە ئەو ڕێگەی کە سەر و سەودای پێدەکرێت لەگەڵ کۆچبەران و پەنابەراندا هەڵەیە بەهۆی هەندێک تێکەڵکردنیەوە لەگەڵ سیاسەتدا هەموو مرۆڤین و ئەوانی شایستەی ماف و ژیانێکی خۆشمەندانن جا لە هەر کوێیەکەوە هاتبن. دکتۆر مارک لەگەڵ هەموو ئەم دۆسێ مشتومڕ لەسەرانە لەم هەڵبژاردنەی میتچەرمدا ئەمێ بزانم ڕای دەنگدەرانی سربەخۆ بەرەو چه ئاڕاستەیەک دەڕۆن چۆن دەتوانن ئەم هەڵبژاردنە یەکلا بکەنەوە ئێمە تا ئێستا باسمان لە دەنگدەرانی کۆماری و هەروەها دەنگدەرانی دیموکراتەکان دەکرد دەنگدەرانی سربەخۆ چەندێک گرنگن. Good. Yes. So on the environment, I mean, your first clip, I mean, it was. لەسەر دۆسەی ژینگە وەک لە ڤیدۆکەدا بینیمان بەڕاستی بێمانایە چونکە ڕاستە لە وڵاتی چین زیان لە ژینگە دەدرێت ئێخۆ نابێت ئەمریکاش بەردەوام بێت لەسەر ئەمە وەک ئەوەیە بگوترێت دراوسەکەم کەسێکی کوشت و منیش دەبێت یەکێک بکوژم بەدڵنیاییەوە زۆر هەنگاو هەیە دەتوانین بینێن تا ڕێژەی بەکارهێنانی سوتەمەنی ئاسایی کەم بکەینەوە بەومانایە ناڵێم دەست بەجێ بچینە خانی بەکارهێنانی وزەی خاوێنەوە بەڵکو هەر هیچ نەبێت بەکارهێنانی سوتەمەنی ئاسایی کەم بکەینەوە هەنگاوی کردەیی بۆ بنین تا بتوانین ژمارەی ئەم جۆرە ئۆتۆمبیلانی ئێستا لەسەر شەقامەکان کەم بکەینەوە ئەگە سەیرێکی سیستەمی گواستنەوەی ئەوروپا و چین بکەین وەک ئەوای ئێمە 100 ساڵ لە دواوە بین زۆر ڕێگەی زانراو هەیە بتوانین هەنگاوەکانی لەسەر بنین و بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا دەیکەیتە کارێکی سەرەکی یان نا لە پەیوەندی بە دەنگدەرانیشەوە چونکە هێشتاش وەک دۆسیەیەکی مەودادرێژ لێی دەڕوانرێت و دەڵێن کێشەکە لەوانەیە کاریگەری هەبێت بەسەر نەوەکانیانەوە نەک بەسەر خۆیانەوە هەر بۆیە قورسە لەسەر ئەو بنەمایە دەنگ بدەن پێم وایە پێویستە هەڵمەتی بابەتیمان هەبێت تا خەڵکی تێگەشتنی هەبێت سەبارەت بە زیانەکانی داڕمانی ژینگەیی ئەمە یەکێکە لەو دۆسیانەی هیچ شتێک جیا ناکاتەوە و ناناسێت و زیانەکانی بۆ هەمووانە هەرچەندە کاریگەریەکانی بەسەر خەڵکی هەژار و کۆمەڵگە بچووکەکانەوە زیاتر دەبێت بێگومان کاریگەری دەبێت بەسەر هەموو تاچەکەوە لەو جیهانەماندا هەر بۆیە پێویستە ئەم دۆسەیە بکەینە دۆسەیەکی هەنووکەی و خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە سەبارەت بە دۆسەی کۆچبەری بڕوانینی من هەر کەسێک لە هەر وڵاتێکدا کار بکات ئەوە پێویستە هەمان مافی سیڤیلی و دەستوری هەبێت هاوشێوەی ئەوانی دیکە لە وڵاتەدا کار دەکەن ئێمە لە جیهانێکدا دەژین سەرمایە ئازادانە دەهێنرێت و دەبرێت بەڵام هێزی کار ئەو ئازادیەی نییە جا ئەوەی باسی دەکرێت بۆ ڕیفۆرمکردنی سیستەمی کۆچبەریمان ئەوە باشترین کارێکە لە ئێستادا بکرێت جارێکی دیکەش دەیڵێمەوە کە پێویستە بگەڕێنەوە بۆ بەرز ڕاگررتنی بەهاکانی خۆمان لە پەیوەندی بە کارگوزارانەوە بەڵێ ئەگەر یارمەتیم بێ من پرسیارەکەم سەبارەت بە دەنگدەری سربەخۆ بوو ئەمێ پێم بڵێ دەنگدەری سربەخۆ لە ئەمریکادا بۆ ئەم هەڵبژاردنەی میتچەرم چەند دەبنە فاکتەری یەکلاکەرەوە. Well, again, it's that بەڵێ وایە دەزانی ڕێژەیەکی بەرچاوی سەربەخۆکان هاوڕان لەسەر ئەو دۆسیانەی باسییان دەکەم ئەگەر سەیری ڕاوەرگرتنەکانیش بکەین هەر بەو شێوەیە بەڵام کێشەکە لەوەدایە وەها سێری ئەم تێرمە دەکەن کە تەنها بابەتێکی هەڵبژاردنە و پێویستە کاری لەسەر بکەن دەمەوێت بڵێم ئەم هەڵبژاردنەی بەردەمیشمان دۆسەی هاندان و پروپاگەندەی و هەندێک دەنگدەر بایەخ بە دۆسەیەک دەدەن و هەندێکیشان گرنگی دەدەن بە ژمارەیەک بابەتی دیکە ئێستاش وەک باسمان کرد دۆسێ گرنگەکە بۆ دەنگدەر ڕەوشی ئابووری و دۆسەی منداڵ لەباربردنە هەر بۆیە کارێکی وەها بکەیت کە قەناعەت بە خەڵک بکەیت لەسەر دۆسەیەکی جیاواز کە هەر لە بنەڕەتەوە جیاوازن لەگەڵ تا کارێکی هەرواسانە نییە کردنی دەنگدەرانی سربەخۆ بە ئامانج بۆ دۆسەی ژینگە دەتوانم بڵێم زۆربیان هاوڕات دەبن بەڵام ئەوەیە چۆن قایلیان دەکەیت بۆی کێشەیەکی درێژخایەن نییە و پێویستە لە ئێستاوە کاری لەسەر بکرێت جا ئەم دۆسەیە لەو بڕوایەدام چەند ساڵێکی دەوێت. دکتۆر مارک دەگەڕێمەوە بۆلات لە سەرەتادا ئاماژەمان پێکرد دۆسەی ئابووری فاکتەری سەرەکیە لەم هەڵبژاردنەی میتچەرمدا هەر بۆیەشە کۆماریەکان جەختێکی زۆری لێ دەکەنەوە و دەیانەوێن لەو ڕێگەیەوە دەنگی زیاتری هاوڵاتیان کۆبکەنەوە. بەڕاستیەوە کێشەیەکی سەرەکیە کە لە بەڕێوەبەرایەتەکەی بایدندا دەیبینین قەرز دەکات و چەندان تریلیۆن دۆلار کە ئێمە خاوەنی نین خەرج دەکات ئەمە نەوتەکەی کرد بە ئاگری کێشەی هەڵاوسان و گرانیدا هەروەها کەوتە شەڕێکی تەواوەتیەوە لەگەڵ کەرتی وزەی ئەمریکادا بێگومان ناکرێت ئەو دووشتە لە یەک کاتدا بکەیت.
بێگومان ئەم ڕەوشە ئابوووریە و گرانی بازار کاریگەری خۆیانیانەیە لەسەر ژیانی هاوڵاتیانی ئەمریکایی جاوە نەبێ ئەم گرانیە هەرتەنا خواردەمەنی و سوتەمەنی گرتبێتەوە بەڵکو کاریگەریەکی زۆریشی کردووەتە سەر خزمەتگوزاریەکانی تر بۆ هاوڵاتیان وەک خزمەتگوزاری تەندروستی. نرخی خواردەمەنی بەرز بووەتەوە ئەم بەرزبوونەوەیش لە نرخی پەتاتە و وزەی ئەلکتریک و بەنزینیشدا دەبینم و هەر هەموو شتێک گران بووە تەنانەت دایکیشم چەند ڕۆژێک لەمەوە بەر تەلەفۆنی بۆ کردم و پێی موشەکێک هەڵبدەیت ئەوها بەرز بوونەتەوە چۆن وتم نرخەکان وەک هەندێک جار زۆر گرانە و بیمەی تەندروستی هەموو پارەکە نادات جا خەڵک هەر ئەویان لە دەست دێت بڵێن بڕوات بەخوا بێت و بزانین چی دەکرێت و ئیتر لە بڕی ئەوەی کاری لەسەر بکەن دەستبەرداری دەبن بەڕاستی قورسە چەند مانجێک لەمەوبەر چوومە لای پزیشکی ددان کێشانێک با $150 بوو جاران 55 دلار بوو تۆ بڵێ ئەگەر زۆر گرانیش بوو بێت ئەوە $70 بووە ئێستا هەموو شتێک گرانە تەنانەت خواردنیش ئەو نانی ئێوارەی دەیخۆیت دەبێت بەشی سبەینیشی لێ هەڵگریت نامەوێت ڕەشبین بن بەڵام ڕەوشەکە بۆ من و بۆ خەڵکی تریش قورسە من هەمیشە کڕیارێکی زیرەک بووم هەمیشە پێم هێندەی بەڕێی خۆم ڕاکێشاوە ینی بەپێی ئەو بودجەی هەمەشت دەکڕم شتی زیادە ناکڕم بۆیە خراپ نیم و ئەم گرانیە کاری تێنەکردم دەزانم کاریگەری هەیە بەسەر هەندێک خەڵکەوە بەڵام من ئەوە دەکەم کە پێویستە بەلامەوە ژیرانە بودجەی خۆم بەکاردەهێنم و هاوسەرێکی مەزنیشم هەیە و پێکەوە هەردووکمان باشین. دکتۆر مارک لە کۆتایی بەشی پێشوو بەرنامەکەدا ئاماژە بەوە کرد کە دۆسەی ئابووری وهروەها منداڵ لەباربردن ئەمە دوو فاکتەری زۆر گرنگن لەم هەڵبژاردنەی متتێرمدا بەڵام منەمەوێت بزانم کاتێک کە خەڵک پارەی نەبێشت بکڕێ دۆسەی منداڵ لەباربردن چ کاریگەریەشی دەبێ بۆ بەسەر ئەو کەسەوە؟ بەڵێ ئەمە پرسیارێکی باشە لە ڕاستیدا نامەوێت هیچ پێشبینێکی لەسەر بکەم دەزانی هیچ باسێکمان لە بواری تەندروستی نەکرد لەگەڵ ئەوەشدا بەشێکی گەورەی خەرجەکانمان دەگرێتەوە وەک دەزانین خزمەتگوزاری تەندروستی لە ئەمریکا لە هەموو وڵاتێکی دیکە گرانترە لە بیرمانە ئەم بابەتە دۆسەیەکی گەورەی هەڵبژاردنەکەی پێشووی سەرۆکایەتی بوو کە لەو کاتەوە زۆر شتی بەسەردا هاتووە هەنگاو زۆرن و دیموکراتەکان بیگرنەبەر تا بخرێتە بەردەمی سەرنجی ڕایگشتی ئەوە تا وەک لە ڤیدۆکەدا بینیمان کەسێک $150 داوە تەنها بۆ دانکێشانێک لە هیچ وڵاتێکی ئەوروپیدا لە زۆربەی جیهاندا شتی ئاوەها نییە هەر بۆیە پێویستە لە کەرتی تایبەتی تەندروستی دوورکەوینە و جەخت بکەینەوە لە بیمەی تەندروستی نیشتیمانی تا هەموو خەرجەکانی تەندروستی بۆ هەموو ئەمریکایەکان دابین بکات نرخی دەرمان لێرە لە هەموو شوێنێکی جیهان گرانترە و هیچ هۆکارێکیش نییە تەنها سوودی کۆمپانیەکانی دەرمان نەبێت جا ئەمە خاڵێکی گەورە و گرانە بۆ دیموکراتەکان کە دەتوانن بەکاری بهێنن لە ڕووی ئابووریەوە گیرفانی هاوڵاتیانی پێ ببوژێنەوە سەبارەت بۆ بابەتانی کاندیدەکەش باسی کرد لەسەر ئەوەی وەک دەڵێت ئێمە خەرجیمان زیاترە لە داهاتمان ئەوە وەک ئەو وایە بابەتی خەرجی حکومت وەک بابەتی خەرجەکانی خێزانێک لێکی دابێتەوە لە ڕاستیدا قورسە تا زانیاری بگەینتە خەڵک لەسەر ڕاستی ئابوووریەکان و لێوەی فێربین و بزانین چ جیاوازیەک هەیە لەوەی حکومت پارە خەرج بکات یان نەیکات ئەم بابەتە هەر بە تەواوەتی جیاوازە بەڵام بابەتێکی ئاسانە کاتێک کۆماریەکان قسەی لەسەر دەکەن سەیری ئەو هەموو پارێ بکە بۆ بەڕەنگاربوونەوەی کۆرۆنا خەرج کراوە ئەمە بەپێی ڕای زۆرێک لە ئابووری ناسان کێشە نییە ئەمە بابەتی تەندروستی مرۆڤەکانە و دەشزانین بەشی زۆری بودجێ خێزانەکان بۆ بواری تەندروستی تەرخان دەکرێت ڕاستە دیموکراتەکان قسەیەکی زۆریان هەیە لەسەر ئەم پرسە بەڵام هەنگاوێکی کردەیی تۆکمەیان بۆ نەناوە لەگەڵ هەموو ئەمانەی کە باسمان کرد ئەمان دوا پرسیارم دەبێت لەم بەرنامەیەدا دکتۆر مارک چی پێشبینی دەکەی کورسی زیاتر بۆ کۆماریەکان یا هێشتنەوەی ئەم هاوکێشە سیاسی ئێستا لە کۆنگرێسدا هەیە یا دیموکراتەکان دەتوانن هێشتا کورسی زیاتر بەدەست بێنن حەزەکەم پێشبینیەکەی تۆ بزانم
I keep resisting predicting, but هەرگیز نامەوێت پێشببینی لەسەر ئەنجامی هەڵبژاردن کەم بەڵام ئەم جاریان دەیکەم وەهای مەزەندە دەکەم ئەنجامەکان زۆر نزیک دەبن لە یەکتری لەوانەیە کۆمارەکان هەندێک کورسی زیاتر لە ئەنجومەنی نوێنەراندا بەدەست بهێنن بەڵام ئایا دەبنە زۆرینە بەڕاستی زۆر قورسە بزانرێت لە سیناتیشدا ئەگەر کورسێکی زیاتر بەدەست بهێنن ئەوە دەبنە زۆرینە لە بیریشمان نەچێت هەندێک لە کاندیدەکانی کۆماریەکان هەروەک نوکتە وەهان و لەو ستانانشدا کە خۆیان کاندید کردووە قورسە دەنگیان پێ بدرێت لەوانەشە ئەنجومەنی نوێنەران و سیناتیش وەک خۆیان بمێننەوە بەڕاستیش جێی سەرسوڕمانم دەبێت ئەگەر کۆماریەکان هەندێک کورسی بەدەست بهێنن at least pick up some seats. دکتۆر مارک زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سوپاس و پێزانینم ئەلبەتە عزیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەو خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ئستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح لەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی